چینی سێم بریتە لە مەلیدەکان شوێن کەوتەکان کەسانێک هەن بەس خواخوایانە کەسێ ڕێچکەکە بشکێنی ترەمان بەدوایە بڕۆن ئیتر هەر ڕێچکەیەک بێ کوفر بێ شیرێک بێت تاوان بێ ئیترەمان حجەت بۆ خۆیان پیا بکەن و بەدوایە بڕۆن بەهانە بن بەدەسەوە بەدوایە بڕۆن عوزر بێنەوە بەدوایە بڕۆن کامانە لە قیامەتە لەگەڵ سەرۆکەکانیان و لەگەڵ ئەوانەیە کە دوایان کەوتون لە جەهەنەمە ئەبن و مناقەشەیەتون ڕۆیان لە ناویانە خۆی پروردگار باسێکە إذ تبرأ الذين تبعوا من الذين تبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب خۆی پروردگار فەرمێ لەناو جەهەنەمە ئەوانەی بە شوێن دەجاجیلەکان کەوتون یەکتر ئەبینەوە لەگەڵ دەجاجیلەکانە دەجاجیلەکان ئەڵێن چی بۆی زۆر بەکاریانەوە لەفزە چونکە خەڵک زۆری ڕخلەیە باشە بەڵام زۆر بەکاریێنن بۆی خەڵک دەجاجیلەکان بناسێ یەکە بینەوە لە جەهەنەمە ڕاکەن بەلای دەجاجیلەکان ئەڵێن ئێمە بەدوای ئێوە بووین ئەوانی جەڵێن کورە بڕۆ ئێمە بەرین لێتە بۆ چونکە سزا درێن ئەنجا ئەو وەختە شوێن کەوتوەکانیان ئەڵێن چی لەو ئەن لەنا کەڕە فنتبرأ منكم كما تبرأوا منا فنتبرأ منهم كما تبرأوا منا ئەڵێن خۆزگا گەڕاینەوە ژیانی دنیا لەوێ خۆمانمان لێ بەریەکردنی تر دوای ئێوەی دەجاجیلە ناکەوتین خۆمان لێ بەریەکردن خۆمانە پاراست ئیتر دوای ئێوەی دەجاجیلە ناکەوتین بەڵام لە دنیاە تا تواناییان هەبێ بەدوایانەوە بگرە دیفاعیشیان لێکەن پشتیشیان ئەگرن لەسەریشیان بە جواب دێن بەڵام قەد لەسەر کەسێک نایان بینی بە جواب بێن کە حەقی لایە بۆیە لە چەندین ئاەتە ئەو باسە هاتووە كلما دخلت أمة لعنت أختها هر أمتك كآخرتها ناوى شوين كوتوكانشي بدوايا ديال لعنت لوك بهوي إيو إما هاتينير ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار لا والله إخوة برقاري ما أمانة وتاريان بواين ودرسيان بيوتين وهاتنا سركنا لكان وقسام بوك الدين ويمش بقوي أمانة ما نكر قمرابين سزاي زياتريان بن إخوة برقاري جفرمي هموتان سزاي زورتان بوهي طبعا لجهنم كان بونوي سزا واستاني سزا جنية هر زياكا لكل ضعف ولكن لا تعلمون أنجا أو وقتا دجاجي لكان جلنشي والله وقتا إخوتان بو فما كان لكم علينا من فضل فذوقوا العذاب بما كنتم تعملون أخويا وقتا إخوتان بو خوتان حسن لا قمراي بدوا ما نكوتبون خويا ما بزورنا معنا بردين دبت يجن لا سزاكي إخوتان لا ياتي ترى ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا سبيلا إخويا برودجار مجورا عليك ما نكر سادة وكبراء سادة بريتيالا أمير كان بدستكان كبراء بريتيالا عالم كان وزانا كان ما جوار عليه وان ما نكر بشوينا وان وبين أوان قمران كردن بلام ناخوا أبيش هرهموي بيك وسزا أخوا جابي براسي بتما نبي كتو يكي قمراي كردوي بلاي دينم بملي أو خود أبي بكولي تولى بابتك يقنا هر لقل أوا سزا أخوي وەکو چۆن دوای ئەو کەوتی کە گومڕاکەرە لەولا کەسانێکیش هەبوو حەقیانەوت ئەبووە دوای ئەوان کەوتیتە بۆ دوای ئەوان نەکەوتی بۆ دوای ئەمان کەوتی جا بۆیە بەڕاستی سزاکەی ئەخۆی بەتەمان نەبی ئەوەی کە تۆی گومڕا کردووە ئەو سزاکەی تۆ هەڵگرێ نە تۆ خۆت ئەوت هەڵبژاردووە چونکە لە بەرامبەر حەقەکە بۆ خۆت ڕوت تێنەکردووە بۆیە تەقلید لە اعتقاد و بیرروباوەڕە ناخوا لە مەسائیلی ضروریاتی دینە ناخوا